بەناوی خۆی بەخشندە و میێرەبان سڵاوتەن لێ بێعزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر هاتمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ خەڵکی شاری هەولێر تاوتوێی بابەتی خوێندنی ئەلیکترۆنی یاخود ئۆنلاین بکەین. ئەمە چەند هەفتەیەکە بێ خوێندن دواکەوتوو تا ئێستا هیچ کام لە پۆلەکانی سەرەتایی وە قوتابخانەکان بەڕووی خوێندکاران نەکراوەتەوە. ئەمەش بۆتە هۆی جێگای نیگەرانیکی زۆر لای دایک و باوکی خوێندکاران و هاوکات لای بەشێک لە مامۆسایانی دڵسۆزیش بەهۆی ئەوەی کە ئەم ساڵ خوێندن دواکەوێ بێگومان کاریگەری بەسەر ئاستی زانستی قوتابیەوە دەبێت. بۆی ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر تاوتوێەوە دەکەم ئاخۆ پلانەکانی حکوومەت بۆ خوێندنی ئەم ساڵ تا چەند سەرکەوتووە. ئایا ئەم دواکەوتنی خوێندنەیە کاریگەری بەسەر قوتابیەوە دەبێت لە داهاتوو بە تایبەت قۆناغەکانی سەرەتا. ئەمڕۆ باسی خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنیەکەم لەگەڵ خەڵکی شاری هەولێر بزانین خەڵک تا چەند لی ڕازیە ئێوەش لەگەڵمان بن و بینەر و بیسەرمان بن. ئەمداڵەنە زیاتر چاویان لەسەر ئەوەیە ئەتاری و یاری بە موبایل بکەن نەخوێندن. خۆی لە پۆلدا فێر نابێ لە دیار موبایل و تەلەفۆن و عنی ئەو شتان باشە منداڵێکی هاژنۆ ساڵی سوانی لەسەر موبایل بخوێنە. بەخوای لەوانێ مامۆستا دەست بەش ئەو لە دیار پاپا و ئەتاری ئۆشتا بەدڵی دەسەڵاتداران دەبێت کە خەڵک نەخوێندەوار بێ خەڵکی نەزانێت. تا ئێستا خوێندن دەستی پێ نەکردوتەوە هی بە تایبەت ئیبتیدایی شەرەتاییەکان. ئەمە تا چەند کاریگەری سلبی لەسەر خوێندکارانە بێ. لە حەقەت تاخیربوونی ینی تاخیربوون بۆ دەستپێکردنەوەی دیراسەی ئەو ساڵ بە تاکید تاسیرێکی سلبی دەبێت بۆ سەر ینی ڕادەی زانستی قوتابیان. بەڵام تاسیرەکەش دیارە لەدەست هیچ کەسێکدا نییە لەبەر کۆرۆنایە لەبەرە و نەخۆشی کۆرۆنای کە بڵاو بووە لە هەموو جیهاندا و بە تایبەتی کوردستانیشی گرتوێتەوە. خۆی ئاستی خوێندن ئێستاکە لەو پەڕی لاوازیدا یەکەم شت خاستن ئەو ساڵ مانگەک هیچ نەبی بەلای کەوی مانگە خوێندن تاخیر دەبێت کارگەری لەسەر هەموو لایەشەیە. ئێستا ئەو تەڵەبانە یعنی لێستاوە مانگەک تاخیرتی دەستی پێکردە لەو لارە ناتوانن مانگەک یعنی درەنگتر خوێندنەکەی خۆیان کۆتای پێبێنن. یعنی ئەمە بەڕای تۆ ئەم تاخیربوونەوەی ئاستی زانستی خوێندن دابەزێنێ و بە تایبەت پێ دوایە کاریگەری لەسەر چین و توێژەکە بێ لە چ قۆناغێکە. خۆی ئەو تاخیربوونی خوێندنە بە تایبەت کاریگەری لەسەر چینی ئیبتیداییەکان دەبێت. لێکی هەتا شەش ئیبتیدایی دوازەی متەوەستەکان ژان کێشیان نیوە بزانام داوامی خۆیان دەکەن. بەڵێ ئەرێ وەڵا بە تایبەتی هەر زۆر کاریگەریی چاشی دەبێت. بە تایبەتی لە کوردستانی چەند ساڵە ئاستی خوێندن زۆر دابەزیوە. ساڵان زمانی ئێمە خوێندن بە جۆرێکی کە بوو ئێستا لەبەر ئەنتەرنێت و لەبەر موبایل و لەبەر سەفرە و سەیران و لەبەر ئۆتڵەی زۆر و نیوەی ڕۆژەکانی کوردستان ئۆتڵەیە. بەڕاستی یعنی خوێندن زۆر دابەزیوە. مامۆستا تقریبان نزیکە بینەوە لە مانگێک کە خوێندنی سەرەتای ئەم ساڵ دواکەوتووە. بەڕای تۆ ئەمە کاریگەری زانستی بەسەر قوتابیانەوە جێ دێڵێت؟ بێگومان زۆر کاریگەریش بەجێ دێڵێت چونکە ئەبێ لە نێوان قوتابی و مامۆستا مباشەڕە هەبێ. یعنی ڕاستەوخۆ دەبێ لە نێوان مامۆستا و قوتابی ئەو پەیوەندیەی کە ڕاستەوخۆ پرسیاری دەکات وەڵامی دەداتەوە دوای خۆ هەر تعلیم نییە. یعنی ئەبێت تربیەش بێ تربیە مامۆستا قودوێ بۆ قوتابیەکە. ئەگەر هەندێک سیفەتی بەرز لە مامۆستا فێر نەبێ مامۆستا ڕاستەوخۆ هەندێک ڕەوشتی جوان و تربیەتی جوان ئاراستەی قوتابیان نەداتن لەو ئۆنلاینە دەرفەت کەمترە چون دوایی خەت لە وڵاتی ئێمە خەت شەبەکات گرانی ئەوە منداڵە عایلەن مەسەلەن چەند لاپتۆپێکی پێویستە جاری وایە 5 تەڵەبە لە یەک ماڵیە. یعنی بەڕاستی مەسرەفێکی زۆر قورس دەکات لەسەر قوتابی دوایش بەس ئەگەر ئەوەی کە زۆر جدیبی تعلیمە ئادی تربیەکە لە پێش تعلیماوکەیە بەڵێ زۆر کاریگەریشی دەبێت. کاریگەری ئەو شتەی کەوا خوێندن دواکەتیە مامۆستا پلان دادنێ بێ ئەو بابەتە بابنێت چەند هەفتەکە 30 هەفتەیە 32 هەفتەیە شتە شوایە مامۆستا پلان دابنێتن بەو شێوەیە قوتابی تێبگەینی نای بە شێوەیەکی سەریع بیان بە شێوەیەکی بابرێن سەبر بیتن. هەفتەی بابرێن پیتەکەی پۆلی یەک بابنێن باس دۆت باسی پۆلی یەک دەکەم. پۆلی یەک
بابنێت چەند پیتەکە تەوزعی سافتەکان دەکرێتن لە هەفتەی پیتەک یان دوو پیت لە کۆتایی ساڵ دەبتە دوو پیت و سێ پیت ئەوە بابنێ بۆ شێوەی ئەوزە لەو کاتێدا کە خوێن دواکە دیار قوتابی زەرەر دەکاتن زەرەرەکە بەری کاریگەری ئاست لەسەر ئاستی زانستی تەڵەبە دەبێ ینی قوتابیەکە ئاستی زانستیدا دەبەزێ ئەگەر ئەمە ئەوە بڕوە بەڵێ ئەس زانستیدا دەبێت سۆن لە هەموو بابنێن لەوەتی قوتابخانە هەیە چەندی ساڵم وەختەچاندانەیە لە مانژیدا لۆ مانژی پێنج ئەتوەگە دووسێ مانگت قوت کرد لێ چابێت مانگ تەبعاً پۆلی ئەمە پۆلێک بە نمونەوەگرین پۆلێکەکە پیتەکان نەخینی ئەو قوتابیەشی کەم ئەندام دەرێت ئەو منداڵانە زیاتر چاویان لەسەر ئەوەیە ئەتاری و یاری بە موبایل بکەن نەخوێندن خۆی لە پۆلدا فێر نابێ لە دیار موبایل و تەلەفۆن و عنی ئەو شتان باشە منداڵێکی هاژنۆ ساڵی سوانی لەسەر موبایل بخوێنە بەخوای لەوانێ مامۆستا دەست بەش ئەو لە دیار پاپا و ئەتاری و ئەوشتا بەدڵی دەسەڵاتداران دەبێت کە خەڵک نەخوێندەوار بێ خەڵکی نەزانێت بڕیاردراوە بەشێک لە خوێندن ببێ بە ئۆنلاین یاخود ئەلکترۆنی بەڕای تۆ خەڵکی ئێمەوە کورد و قوتابیان ئەتوانن سوود لەم بابەتەیە وەرگن خۆی خوێندنی ئۆنلاین بەسەرێکی قازانجی تێدا لە بۆ تەڵەبی بەسەرش خراپی تێدا بەسەر قازانجەکەی تەڵەبە هەیە نەبوونە پێی ناکرێ هەموو ڕۆژێ سیارێ بگری لە بۆ کولێ لە بۆ محەدی یان لە محەدی لە کولی مەسروفەکی زۆری لەسەرە ئێستا بەس هەیە ئەگەر برن بە ئۆنلاین بێتن بەس مانگانە پاریس 25,000 کارتەکەی تێدەکا بەس لەو کوردستانی باوەڕ ناکەم بڵێ خەتەش ئینتەرنێتی هەڵە بێز هەبیتن کە چێشە دروست نەکا بەڵێ ئینتەرنێتەکەمان هەمووی زایفە یعنی ئەگە بێت و برن بە ئۆنلاین بیتن زۆربەی هەر زۆی تووشی کێشێکی زۆر دەبێت حکوومەت بیری لەم بابەتێژ نەکرد بێتەوە ینی بیر لە چارەسەرکردنی کێشە ئینتەرنێتیش نەکردەوە بەخوای باوەڕ ناکەم ئەگەر بیریان لێ کردەوەمە چ چاک پێشتا فکریان لێ دەکردەوە باشە بەڕای تۆ خوێندن ئەگەر ئەم ساڵ بە ئۆنلاین بێ ئاسی زانستیدا ئابەزە یا خودنا بەخوای بەڕای من ئەو ساڵ نەکرێت چاکترە خوێندن نەکرێت چاکتر نەک بە ئۆنلاین چکە ئۆنلاینەوە چ پێم گوتی لە بۆ چینی ئیبتیدایی زۆر زەرەر من برایەکمە ئەو ساڵ دەستە مەکتێبێ پۆلی یەک دەفتە پۆلی یەک ئەوەکەی دیکەیان بۆ پۆلیسیەکان ئەوانیش دەڵێن دەبی بە ئۆنلاین بی باشە منداڵێکی هاژنۆ ساڵی سوانی لەسەر موبایل بخوێنە یعنی هیچ نە ئیسفادەیە نەیزەوە تەڵەبەی کولیەیە کە پار ئۆندی بۆ ئۆنلاین وشت تەڵەبەی کولیە ئیسفادەی لێ ناکە یعنی ئەو حالە علمەکە زۆر بەرەو پاش دەستەوە بەتەئەکید کاریگەری دەبێت چونکە تەڵەبە ئێستاکە ینی خۆی لە پۆلدا فێر نابێ لە دیار موبایل و تەلەفۆن و عنی ئەو شتانە بەڕاستی کاریگەرێکی زۆری هەیە بە تایبەت لە بە منداڵە بچووکەکان پۆلی 1 و 2 3 و 4 ئەوانە عنی بەڕاستی بە کەلک نایەتن عنی بە ئۆنلاین شتەکە باش نیە دووش خەرک بەڕاستی ئێستاکە وەزعی باش نییە وەزعی دارایی باش نیە ناکرێ هەر ماڵ و میسالەن ئەنتەرنێت و موبایل و ئەو کۆمەلا و شتانی بکاتن ڕەنگە پارەی نەبی ڕەنگە ئەو شتانەی نەبیت پێم بڵێ ینی بەڕای تۆ بابەتی ئۆنلاین لە هەرێمی کوردستان ناتوانێت قەرەبووی نەبوونەوەی قوتابخانەمان بۆ بکاتەوە بە خودای زەحمەت بتوانێت ناتوانێت چونکە ینی بەڕاستی وەها پێشکەوتنی ناکە بتوانین منداڵەکان لە مارۆ فێر بکەین ئەمە کێشەی ئەومان هەیە دەتوانین بڵێن ڕۆشنبیریمان لەگەڵە مۆبایلنی نازانێ مۆبایلە بەکاربێنین بۆ خوێندن پێشووترە شتێ نەچێنراوە لە بەتەئەکید نەچێنرا چونکە ئێستا مندارەکان ینی بەڕاستی موبایلی زیاتر 190 لە بۆ ئەتاری بەکاردێنن یعنی ئێستا دانیشە وەرە تێی بگەینە ئەو مندارەکە پۆلی مەسەلەن یەکە 6 ساڵە ناتوانین تێ بگەین کاکە ئەو مامۆستای لە دیاری دانیشە وەنیە عنی بەس عەزی لێ ئەتاری بکە ئەو لە پۆلەوە ڕاستی فێر نابێ ینی مندار 1 و 2 3 ئەمە کە بەخۆمان ناوەزعەکەین ئەمە بەخۆمان عانوتمانێ عانوتی مەکتەبێ یعنی ئەوە تەسیل لەمەش کردیە کە عانوت نابتەوە یعنی بەڕاستی مندار لە پۆل فێر نابێ مامۆستا دێتن دەرێت چەندی لەگە دەرێم چەندی گاسی دەکەم ئاوا ئیدی عنی زۆر شتیکە دەرێ فێر نابی بەڕای منیش هەر لە ماڵ و هەر فێر نابێ بە دیار موبایل و براکە لەولایە و خوشکەکەی لەولایە قسە دەکە ینی زەحمەتە بەتەئەکید دادەبەزی ڕێگە چارەیەکت پێ باشە تۆ بە قورعان ڕێگە چارە زیاتر دەگەڕێتەوە دەستی حکوومەت چونکە ئەوان شتەکەی زیاتر دەبینن و وەزعەکەی دەبینن چاو لە ئەوروپا بکەن و میسالەن ئەو دەوڵەتانە چ دەکەن چ ناکەن ینی ئێستاکە ڕەنگە ئەمەکان دەستی پێکردوەوە خوێندن بە لە نێو پۆلیشە وەڵایی ئەزە دەست پێ بکەنەوە باشترە ڕاستی ینی
ناکرێ ئێستا ئەمن ناتوانم ڕێیەکی لە بۆ حکوومەت دانێم چونکە من هاوڵاتیەکەم ڕەنگە لە بوارە شارەزانە بە ئۆنلاین و بە ئەلکترۆنی استفادەی لێ ناکەم بە تەکید ئیسفادە لێ ناکەن یعنی بەڕای من ببتەوە باشترە وڵای ئەوش دەکەوێتە چەند ئاستێکەوە مەسەن لەسەر ئاستی شارە گەورەکان ئۆنلاین لەوانەیە تا ڕادەیەک سەرکەوتوو بێت بەڵام لە ناوچە دوورەکان وەکو لادێنشینەکان یا ناحیەکان لەبەرەوەی هەم خەتی ئەنتەرنێت و هێڵی ئەنتەرنێت ناگاتە ئەو شوێنانە و خەڵکەکەش تا ڕادەیەک شارەزایی و ممارەسەی لەسەر بەکارهێنانی ئەو ئامێرە نییە بۆیە بە نەزەری من لە شارە گەورەکان احتیمالە تا ڕادەیەک سەرکەوتن بەدەستبێنێت تا ڕادەیەک باش بێت بەڵام لە شوێنە دوورەکان وەکو باسم کرد بە نەزەری من سەرکەوتو نابێت خودی بڕیارەکە و پێ باشە کە تا ئێستا خوێندن دەستی پێ نەکردەوەی دەستیشی پێکردەوە بۆ ئۆنلاینە وڵای من پێم باش نییە پێم باش نەخێن چۆن خۆمان بگونجێنین بەڕای تۆ و دایک و باوکان پێویستە چی بکەم بۆی کە منداڵەکانیان ئاسی زانستیان دانەبەزێت و ئەم ساڵ چون لەو قۆناغە ژوەرگرێت وڵای جا ئاسی زانستی قوتابی تەکەوێتە سەر لایانی ماڵە و لایانی قوتابخانەش جێلێ لەسەر شانی هەردوو لایە هەم دەبێت دایک و باوکان هاوکار بن هاوکاری قوتابخانە بن و هەم مامۆستایانیش دەبێت بە دڵسۆزی هەوڵی خۆیان بە جدی بخەنەکار بۆی ئاسی زانستی لە سەر قوتابیان دانەبەزێ و بەرز بێتەوە. بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان بەشێک لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو دەربارەی خوێندنی ئۆنلاین یان ئەلکترۆنی بەڵام بە پێویستی دەزانم ڕوونکردنەوەیەک بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بدەم. جیاوازی هەیە لە نێوان خوێندنی ئۆنلاین و هاوکات لەگەڵ خوێندنی ئەلکترۆنی. خوێندنی ئۆنلاین و خوێندنەیە کە دەبێت قوتابی ڕاستەوخۆ لەگەڵ مامۆستا گفتوگۆ بکات و قسە بکات و لە کاتێکی دیاریکرا و هەموو قوتابیەکان لە پۆلێکی ئەلکترۆنی کۆ ببنە و لەگەڵ مامۆسا تاوتوێ و بابەتەیە بکەن کە دەخوێندرێ واوکات خوێندنی ئەلکترۆنی پێکاتوە لەوەی کە مامۆستاکە ڤیدیۆکە و وانەکە تۆمار دەکات و بە شێوازێک و میکانیزمێک بۆ قوتابی دەینێرێ قوتابی لە هەر کات و ساتێک خۆی پێخۆش بێ دەتوانێن بابەتەیە وەرگرێت و لێیدات و ئیسفادە و گوێی لێ بگرێ واتە مەرج نییە تۆ لە یەک کاتی دیاریکرا و گوێ لەم بابەتەیە بگری بۆ ئەم جیاوازیانە هەیە و پێویستە ئێمە ئاگدار بین بزانین سیستەمەکەمان ئۆنلاینە یا خود ئەلکترۆنیە. من هە لە نێو شاری هەولێر و لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر بەردەوام دەبم دوای ناو بڕێک کورتە دێمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناو بڕێک کورتەیە بە ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئێمە لەسەر تەورەکەی خۆمان بەردەوامین کاریگەری خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی بەسەر ئاستی زانستی قوتابیان. ئێمە هەر لە میانەی ئامادەکردنی بەرنامەکە بووین گەشتین بە کاکەڤاڵ بەرپرسی ناوەندی کۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە حەزەکەم ئەویش وەکو بەرپرسێکی ناوەندەکە کە کۆمەڵی خوێندکاری لەبەردەستە بێگومان پەیوەندیشی لەگەڵ دایک و باوکی خوێندکاران هەیە. کاکەڤاڵ ئەمساڵ چۆنە ڕوانە خوێندن ماوەیەکە دواکەوتووە تا چەنەما بەڕای تۆ کاریگەری بەسەر ئاستی زانستیەوە هەبووە. دەستان خۆش بێ ئاستی زانستی لە هەرێمی کوردستان ساڵانێکیانی ڕوو لە دابەزینە و ئەو ساڵانەش بەستایبەت ساڵی ڕابردووەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی کاریگەری خراپی هەبوو لەسەر ئاستی خوێندن لەسەر قۆناغەکانی خوێندن هەروەها بڕینی خوێندن لە قۆناغا بە کالۆریەکانیش بەڵام ئەو ساڵ زەنگێکی مەترسیدارتر لێ دەدرێت ئەویژەوەیە کە لە یەک و جگە لە یەک و دوانزەی ئامادەیش باس لە ئۆنلاین دەکرێت ئۆنلاینیش کاریگەری خراپی دەبێت لەسەر قوتابی و لەسەر خێزانەکان دەتوانین برێن لەسەر ڕەوشی ئابووری خەڵک زۆر خراپە خۆتان دەزانن لە ئێستادا ئەوە شوا دەکات کە بارێشتر بۆ خەڵک زیاد بکرێ و هەروها لەوانەیە نەتواندرێت ئەو کەرستانەیە بەردەست بخرێن هەم لە ڕووی لۆجستیەوە هەم لە ڕووی ئاستی زانیاری دایک و باوک و خانەوادەکانەوە و هەم قوتابی لە قوتابخانەکان دەبینین ناتوانانی ئامادە بێت لە پۆلەکەی زیاد زانستەکە وەرگێ مادەکە وەربگرێ بەڵام ئەوش کاریگەریش خراپی دەبێت کە لە ماڵەوە وەریبگرێت چۆن کۆنتترۆل دەکرێت بە دایک و باوکدا لە کاتێکدا دایک و باوک لەوانەیە مۆزەف بێ لەوانەیە ئەرچی ئەو دایک و باوکە ئەو خانەوادە زیاتر شپرزە و تێکشێوا و داڕووماوتر بێ و ئەوەی کە بە کۆی گشتی سەیری پرۆسەکە بکەین هەم لە ناوەندەکانی خوێندن لە ئاستی بنەڕەتی و هەروەها لە ئامادەی لە ناوەندەکانی زانکۆ ئەگەر ئۆنلاین بێتە ناو قەزیەکەوە وەزعەکە زۆر خراپتر و بەرەو شێواویتر دەچێت هەتا لە ئاستی زانکۆژیانی ئێمە دەزانین گەنجەکانمان ئەمڕۆ سۆشیال میدیا چیرە گەنجەکان کردووە چۆن ناتوانن کۆنتترۆلی خۆیان بکەن ئەدیگەر لە ناوەندەکانی خوێندن نەبن لە ناو کەم نەبن لە قاعەکانی خوێندن نەبن ئەو کاتە پێم وایە گرفت زیاتر دروست
کاکەڤاڵ پێت وایە ینی لە لای ئێمە ئامادەسازیەک کراوە کە قوتابیان و دایک و باوکان وا ڕایەنرابن کەم ئەلیکترۆنیە دەتوانن سوودی بۆ خوێندنیش لێ ببین. ئایا ئەمە ئامادەکاریە لە ساڵانی ڕابردوو کراوەیان ئاسی ڕۆشنبیری خەڵکی ئێمە لەو ئاستەیە کە بتوانێت لە ڕێگای لاپتۆپ و مۆبایلەکانیشەوە بەگشتیانین ئێمە ئاوام وەرگین سوود لێ ببینن بۆ بابەتی خوێندن؟ بڵێ ڕەوشە سیاسەکە کاریگەرێکی زۆر نەرێنی هەبووە لە سەر تەواوی خانەوادەکان لە تەواوی کۆمەڵگە و خانەوادەکانیشن زە سزای بگاتەوەی کەوان ئامادەسازون بۆی کە بتوانن ینی بەسەر ئەو وەزعەدا زاڵ بن کە خوێندنی ئۆنلاین لە ماڵەکانی خۆیان بەڕێوەبەرن وانەکان وەربگرن و هەروەها ینی لەگەڵ ئەو ڕێکارانە بڕۆن کە حکوومەت باسی دەکات پێم وایە ینی بەرەو فەشەل دەچێ ئیشەکە ئەگەرەوە هەبێ ئەگە بۆ شێوازە بڕەوە ئاستی زانستیش ینی بەدڵی دەسەڵاتداران دەبێت کە خەڵک نەخوێندەوار بێ خەڵکی نەزانێت ینی دۆخەکە پێم وانی هیچ بەرەو پێشچوونیش زەرمەند دەبێت لەم ناوەیە کە نێوان ڤایرۆسی کۆڕۆنا و بڕیارەکانی حکوومەت کێ زەرمەند دەبێت؟ پێم وایە بە دەرجەیە قوتابی و خانەوادەکانیان خەڵک ینی زەرمەندی یەکەم دەبێت لە وەزعە ئەگە ئەو کاتە شتێپەڕێ ینی تێپەڕێنن لەوانن لە بەرژەوەندی دەسەڵات بێک بۆی کە دەوام نەکرێت موچەی مامۆستانادات کە ینی مامۆستا و کاتە بایکۆتی وەزعەکە ناکات ئەو کات دەتوانێت بە بەستافێکی مامۆستا تەواوی ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستاندا ینی کۆنتترۆلی خۆی بکە و ینی وانەکان بڵێتەوە لە ڕێگای ئۆنلاینەوە بە شێوازێکی مرکزی ئەو کاتە تەبعاً ینی دەسەڵاتداران و حکوومەت ئەوانە بە قازان زیان دەبێت و خەڵکی زەرمەندی یەکەم دەبێت قوتابیان بەڕاستی ینی داهاتوویەکی نەگەڕۆشن داهاتوویەکی زۆر نادیاریان دەبێت. باشترین ڕێگە چارە بەڕای جەنابش چییە بۆ ئێستای خوێندن؟ وڵی ئەوە دیارە خەڵکی پسپۆر لە بواری خۆشی قسەی لێ کردووە بەڵام پێم وایە ینی تەفاعولکردن لەگەڵ ئەو دۆخە ئاوێتە بوون لەگەڵ ئەو دۆخە لەگەڵ ئەو ڤایرۆسە بە گرتنەبەری ڕێکارەکان و هەروە تاک هەز بە بەرسیارەتی بکات پێم وایە ئەو باشترین چارەسەرە کە بڵین بە هیچ شێوەیەک ینی قوتابیان و هەروە خانەوادەکانیان خەڵک بڵێ قوبوڵمان نییە خوێندنی ئۆنلاین بەڵکو دەمانەوێت ناو کەمپەکان و ناو هۆڵەکانی خوێندنداوانە بکەن. ئەو منداڵانە زیاتر چاویان لەسەر ئەوەیە ئەتاری و یاری بە موبایل بکەن نەخوێندن خۆی لە پۆلدا فێر نابێ لە دیار موبایل و تەلەفۆن و عنی ئەو شتان باشە منداڵێکی 19 ساڵی سوانی لەسەر موبایل بخوێنە بەخوای لەوانێ مامۆستا دەرس بەش ئەو لە دیار پاپا و ئەتاری ئەو شتان بەدڵی دەسەڵاتداران دەبێت کە خەڵک نەخوێندەوار بێ خەڵکی نەزانێت. ئەگەر بێت و خوێندنەمە بێ بە ئۆنلاین لە داهاتوو جیلێک پەروەەردە بێ لەم قوتابخانە کێشەی تربیانە بێ کە تربیە لە قوتابخانەکانەوە فێر نەبوو زۆر دەبێت خۆی سەرچاوی وەرگرتنی پەروەەردە یەکەم شوێن ماڵە دووەم مەدرسەیە سێەم هاوڕێیە چوارەم مزگەوتەکانن مەسەلەن پێنجەم کەناڵەکانی ڕاگەیاندنە شەشەم هۆکارەکانی پەیوەندیە ئەمە پەیوەندی تۆڕە کۆمەڵایەتیەکانە سیرەکەی ئەمە تەنها یەک هۆکارمان هەیە لەو ئەویش تۆڕە کۆمەڵاتی دوایی تۆڕی کۆمەڵاتی ئەمە وەختێکی محددە مامۆستا دەرسەکە شەرح دەکات وتر مامۆستایان نابینێتەوە یعنی ئەمە ئەم شەش خاڵەمان هەیە کە تربیە لەی وەربگیرێ سیرەکەی ئەوانە هیچی تێدا نییە. ئاستی ڕۆشنبیری خێزانەکان لە ماستەیە کە بتوانن لە ڕێگەی ئۆنلاین و ئەلیکترۆنی و سوودە ئاستی ڕۆشنبیری تاچی ئێمە و کۆمەلگای ئێمە و خێزانی ئێمە دەستکرد و هەژارن ئەوەندە لەوانەیە ئەوەندە ژوورەشیان نییە یعنی ئاستی ڕۆشنبیری تاچی کورد خێزانی ئێمە بەو شێوازانەیە بتوانێت لە هەموو ژوورێکە هەموو شتێکی لە بۆ ئەو قوتابی متەوەفەر بکاتن. تو کێ زەرمەند نەبێ لەم بابەتەیە ئەگەر بێتەوە بێ بە ئۆنلاین کێ زەرمەندی یەکەم بێ؟ زەرمەندی یەکەم قوتابی دەبێ دایک و باوچە و قوتابیە دەبێ زەرمەندی یەکەم ئەو مامۆستایانە دەبن کەوا ملاقاتیان نامێنێ پەیوەندی ڕاستەخۆیان لەگە تەڵەبە نامێنێ و تربیە خۆی بێ وەزارەت تربیە خۆی بێ زەرمەندی یەکەم هەر حکوومەتش دەبێتن دوایی چونکە حکوومەت ئینتاجی کەسی گەورەی پێ ناکرێ بەو شێوازە ئێمە ئەدەمانەوێت ئینتاجی ئینسانی گەورە بکەین ئینسانێک کە بتوانێت بە چەند مەرحەلەیە قۆناغی باش ببڕێ و لە دا ڕۆژدا ببێتە کەسێکی سەرکەوت و بەرپرسێک و خەڵکی لەژێر سایدا بۆ حاسێنەوە هەموو زەرمەند بەڕای تۆ چییە مامۆستا باش چارەسەر ئەوەیە بگەڕێنەوە قوتابخانەکان بە هەمان شێوە دەست پێ بکەن بە کۆمەڵێک ئێزراعاتی پێویستی ڕێنمایی تەندروستی کەوەی کە باز دەکرێت لە ڕاگەیاندنەکان یان مەسەلەن ڕۆژە ناڕۆژێک ئەگە برێن یان نیواو نیو کەم بکرێتەوە لە زیاتیەوە لەو سەردوو ماک خوێندن تاخیر بکرێ بەو شێوازە ئەوە عیلاجەکەیە. بەتایبەتی لە کوردستانی چەند ساڵە ئاستی خوێندن زۆر دابەزیوە ساڵان زمانی ئێمە خوێندن بە جۆرێکی کە بوو ئێستا لەبەر ئەنتەرنێت و لەبەر موبایل و لەبەر
سەفرە و سەیران و لەبەر ئۆتڵی زۆر و نیوەی ڕۆژەکانی کوردستان ئۆتڵەیە بەڕاستی ینی خوێندن زۆر دابازیوە ئەو جا بەنسبە خوێندنی ئۆنلاین بەڕای من شتێکی زۆر خراپە ئەوە ئۆنلاین بەتەنیانە بە نەزەری فێر دەبێت بەڵام ئەگەر خوێندکار لە مەکتب کە دەچێت چەند لە مامۆستا لە کتێبەکەی فێر دەبێت ئەوەندەش خۆ بەخۆت علاقات و تێکەڵا و لەگەڵ یەکتر مناقەشە لەوانەیە بکەن و لەوانەیە فکریان زیاتر ڕۆشنتر بێ خودی بڕیارەکە و پێ باش نییە زۆر خراپە یەکێکە لە بڕیارە هەر خراپەکانی حکوومەت کە زۆربەی بڕیارەکانی خراپن ئەوە یەکێکە لە بڕیارە خراپەکانی حکوومەت هەم ناحی اقتصادی ماڵێک پێنج منداڵیە بێ پێنج کۆمپیوتەری بۆ بکرێ پارەی پێنج کارتی ئینتەرنێتدا بە وەزع خراپەی ئێستاش بە دەستکورتی خەڵک چاچەکەی لەکوێدایە بۆ هەموو قۆناغەکان پێت خراپە بۆ ئاستی زانکۆ و بۆ سەرەتایی بۆ هەمووی تۆ هەموویم پێ خراپە لە یەکی بتایەوە تاکو زانکۆش تەنانەت لە زانکۆش تۆ تەڵەبەیەک کە دەچێتە زانکۆ مەسەن لە دەیەکە بەڵام کە دێتە شارێک دەچێتە زانکۆ فکری دەگۆڕێ فکری واسعتر دەبێت نەکرد لە ماڵە دانیشتۆ بەرامبەر کۆمپیوتەر وڵاتانیش خوێندن دەستی پێکردوتەوە لە نێو کەمپس و لە نێو زانکۆکانە لە ناو زانکۆ ڕاستە دەستی پێکردووە باشە بۆز لە مەکتەب ئەدی هەموو قەرەباڵغی نابینن لە ناو بازار و لە مناسەبات و کە حەفلەیەک بێ 10,000 کەس دێنە سەر جادە ناڵەن کۆرۆنا هەیە بۆ کۆرۆنا هەیە من بەڕێم پێم وابێ شتێکی زۆر خراپە تەنانەت لەوانەیە مەبەستیان هێندێک لایانی اقتصادی و مالی بێ کە ئینتەرنێتەکان زیاتریش پێ بکەن کە کۆمپیوتەر زیاتر بفرۆشن خوێندن بە کتێبە ئەلکترۆنیان ئۆنلاین تۆکو مامۆسایەک ڕێی چۆنە لەسەر ئەم بابەت هەیە کۆمەلگا ینی تاسی دەکات لەسەر شتین ئێستا بە کۆمەلگای ما ئەگە دوو بیکەی ئۆنلاین چەند شتێک دەبیی لە قوتابی دەبی دابینیکەی لەوانە بابرێن هێلی ئەنتەرنێتە لەوانە دەبی جیهازەکەی لۆبینی جیهازەکەی بەلاش بە خۆڕایی تەوزیعکەی نابێت و زۆر کەسەیە کابرا 4-5 منداڵی هەیە لە مارێ و وەزعی کوردستان وایە معاش موچە چەند تاخیر دەبی و نادرێ و کەم کرایتەوە ئەو کابرا ئەو شخصە ناتوانانی 4-5 ئایپاتی لۆ منداڵەکانی خۆی بکڕی ناتوانین و هەروە ئۆنلاین ئەوەیە بابرین ئەتوو چەند شەبەکە بێک دەبەستێتەوە مامۆستا دائیمەن لەگە قوتابی بی قوتابی دائیمەن لەگە مامۆستایبی پرسیار دروست دەبێت بەڵام لە کۆمەڵی منداڵی ما ناتوانانی چەند سعاتێک لەسەر ئەو ئەنتە دەتوانێت ئەوەی بکە یاری بکاتن بەڵام ئەوە بەعازی خۆیتیەوە بەس خوێندن دەکا بەعازی خۆی نییە ئەو ڕۆشنبیریەمان نییە ئەمە بابرین دانیشین نەمارێ وەکو مشتەماعشی سویدی یان وەکو مشتەماعشی کەنەدی ئەمە نەمار دانیشین منداڵمان بخوێنیتن ئەوەمان نییە ئەمە باشترین عیلاج ئێستا کە بەڕای تۆ چییە چۆن هۆڵەکانی خوێندن بکرێتەوە مامۆستا ئەمە ناتوانم لە جیاد وەزارەتی تەندروستی و بابری ئەوانە قسەی بکەم ڕێی خۆم خوێندن بکرێتەوە باشە و بازار هەیە دەوائری ئەوانێکەوە باج و ئەو شتانە وەرەین هەمووی هەیە کۆڕ و کۆبوونەوە هەیە ئێدکەوا دەخوێندن لۆ نەکرێتەوە خۆ میکرۆبەکان لە ناو قوتابخانەکان نییە ئەگە ڤایرۆسەکەبی لە هەموو شوێنەکەیە ئەتووا بوو داوایەکەت تۆ بەس مەکتەبەکەت نوێشتە بەڕێی من خوێنی ئۆنلاین شتێکی زۆر خراپە لە بەرەوەی ئەو مناڵانە کە ئێستا کە هەوڵی خوێندن دەدەن بە موبایل و ئەیپات و شتوە هیچ سوودەکی لەوان نابێتن کە سوودی لەوان نەبێتن چون ئەو منداڵانە زیاتر چاویان لەسەر ئەوەیە ئەتاری و یاری بە موبایل بکەن نەخوێندن هیچ منداڵێک ناتوانێتن یارین خوێندن بە موبایل بکاتن تەنها یاری نەبێتن لە بەروێ ئەو ڕۆشنبیرە لای ئێمە مانی بەربڵاو نییە کە بتوانین استفادە لە ئەلکترۆنیەکان بدین ئامێرە ئەلکترۆنەکان بۆ بابەتی خوێندن بۆیە پێت وایانی سەر ناگرێ نەخێر هیچ کاریگەریوە نییە ئەستان ئەمە مۆبایل و شتیوا زیاتر لۆ پەیوەندی تەلەفۆنی و یاری گەمە و شتیوا بەکاردێنین هیچ پەیوەندێکی بە خوێندنەوە نییە پێم بڵێ تقریبەنەوە مانگێک دەبێت خوێندندا دواکەوتووە ئەوانەی کە قۆناغی یەکی تیداوی و تیداوی و سێ تیدای نەچوونەتە خوێندن بەڕای تۆ کەمبوونەوەی وەرزی خوێندن کاریگەری بەسەر راستی زانستی قوتابیانەوە دەبێت ئەکید زۆر کاریگەریشی هەیە ئەنی ئەم بابەتی ئۆنلاینێ بە هیچ شێوێک تۆ لەگەڵینی کە ئێستا دانرا نا ئەمن وەکو خۆم کە منداڵێکم هەیە ینی هەر لەو تەمەنێک کە زۆر منداڵە ینی ئەو ساڵ دووە بوو بەسێ دەرێ ئەمن ئەسڵەن بە ئۆنلاین هیچ دەرسەکیش ناخێنم
هیچ ناخۆین ناخوێن خۆشی بڕیاریدا ئەو قسەی خۆیت. زۆر کاریگەری دەبێت چکە خەڵک ئەوتوانێ نییە بەڕاستی مۆبایل و ئەو شتانە منداڵش گچکێ ئەوەی نییە دانیشی لە دیار بتوانێت مەسەرەن بخینی لە دیارەوەی کە مامۆستا بۆی شەڕەکە خۆی باشە بستەوە هۆڵەکانی خوێندن. خۆت چەند مناڵ هەیە؟ وەڵای من دوومەیە. دوو مناڵ یا خۆتە من درێژ بن لە پۆلی چەنە؟ 1 و 3 یەکی سەرەتای؟ بەڵێ هەردووک سەرەتای. باشە پێم بڵێ ینی ئەم مناڵانەی تۆ دەتوانن سوود لە مۆبایلۆم بابەتانە وەرگرن بۆ خوێندن؟ نەبەخوای ستی وەرناگەن. بەخوای لەوانێ مامۆستا دەرس بەش ئەو لە دیار پاپا و ئەتاری ئەو شتانە ناتوانین منداڵ ئەوەی نییە و شعور شتەی نییە دانیشی لە دیار ئۆنلاین برێ دەرسەکەی ئەوە بکەم ئیسفادەی لێ بکەم ئیسفادەی لێ ناکە. بۆ سەرەتایی دەڵێن باوک باش مناڵی خۆی دەناسێت بەخوا ئەوەندە ئیسفادەی لێ ناکە. نەبەخوای زەرش زۆر بە قوتابی دەکەی یانە تا ئێستا ئەو مەکتەبەکان بکرا بە زۆر باش و تقریبا مانگە خوێندنیان لە خیستوە زۆرە بۆ قوتابی بەتایبەت بۆ پۆلی یەکێک زۆر ینی زۆرە زۆرکە بۆ پۆلی 3 و 2 بۆ ابتیدایی زۆر کاریگەرە مەسەستا کاری لێ نەکا بەدەستانایی کاری لێ دەکات ناتوانانی لە ئینگلیزی خراپ دەبی لە عەرەبی خراپ دەبی لە نووسینی خراپ کاریگەری زۆر خراپیە ئێستا بنەغەدانە بێگومان لە چۆن زۆر ئێستا زۆر زۆریە مەکتەبەکان بکەنەوە وان لە وازە ئۆنلاین بین هەرمە لە زۆر وڵات هەر بەکاری نانی چێ بەکاری دێن باشە پێم بڵێ یعنی ئەگەر بێت و بەکار هات پێت وایە ئاستی زانستی دابەزێ مناڵانی تۆ زۆریش دادەبەزێ بەڕاستی ئەگەر لەبەر حیبینە بێ منداڵ خۆم هەر دەردێنم بە ئۆنلاین هیچ فێر نابێ بۆ چی بچی ناتوانانی منداڵ ئەوەی نیوە بە شەریکە وەرە ئەمریکاکە دانیشە تەماشاکە مامۆستا دەست بۆ ئەو نازانیشتووە قیچەک مەجای وەگری دەستە لای ئەتاری و پاپا و فکری بۆ لاشکە دەڕوە بزەبەت ئەو ڕۆشنبیریە نەچاندراوە کە بۆ مۆبایل بۆ مناڵێکە مۆبایل بۆ بابەتی خوێنیش بەکار منداڵی مەما فێرە ئیلا دەبی بە زەخت لە مامۆستا شەرم دەکات دەترسێ لە دیار مامۆستا دانیشتە بەزوا لە ماڵەوە بە ئیسراعەت دانیشت وەڵای ئەوەی نییە بەخوا فێر نابێت نەوەڵی باوەڕ ناکەم ئەوەندەش فێر باشە مەترسیەکانی کۆڕۆناش هەیە پێت وایە یعنی چۆن چی بکرێ باش بەڵێ کە مامای بەستن ڕەحلەکان لێک دووردانێن نێڵم قوتابەکان پێکەوە کۆ ببنەوە یاری بکەم یعنی بتان مامۆستا زیادان لێچیان دوور بێخنەوەی ئەو مناڵ نەستە ناوی لە کنێک دانیشن باەجات ڕەحلە دوونە تەڵەبێتدا باەک تەڵەبە دانیش ئەو تۆزێکیان ڕۆژێ بێت تۆ هەرپی ڕازی ئەوەش باش ئاباز مەکتەبەکان ببتەوە وەڵای ئەگە دوو ڕۆژ جارش تەڵەبە بچێر پێی بڕا پێی مەمنونیش نەگڕاست بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە بەشێکیان مامۆسا بوون و هاوکات بەشێکیان دایک و باوکی خوێندکارا بوون دیارێکەوەی ئەوان جختی لێ دەکەنەوە با ئیتر بەس بێ ئۆنلاین و قوتابیان بگەڕێنەوە ناو هۆڵەکانی خوێندن بۆی زیاتر لەوەی کە ئێستا هەیە ئاستی زانستی قوتابیان و خوێندکاران دانەبەزێ بێگومان ئەوان زیاتر جەختیان لەوە دەکردەوە دواکەوتنی خوێندن کاریگەریەکی زۆر خراپی بەسەراستی خوێندن دەبێت لەسەر جەم چین و توێژەکان و بە تایبەت لای خوێندکارانی سەرەتایی ئەڵقێم جارێ بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بۆ هیوایی تەواوی قوتابیان و خوێندکاران بگەڕێن و ناوهۆڵەکانی خوێندن و ئیترم بەڵای ڤایرۆسی کۆڕۆناش وازمان لێبێنە تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.